ئای کە خۆشە لەو دنیاەدا کۆمپانیایەکەت هەبێت و خۆت لە ماڵەوە لەسەر کورسی لێی دانیشیت، ماڵ و سامانەکەت زیاد کات و پارەیەکی کاش بێتە سەر حیسابەکەت. دەی وەرە لێرەوە با فکرەیەکت پێ بڵێم، کارێکت پێ بڵێم کە کارێکی زۆر پڕ لە خێر و بەرەکەتە و لە کۆمپانیایەکی دنیایی زۆر باشترە. وەرە لەگەڵم. گەر دەتەوێت خێر و پاداشت نەبراوە بێت و بگرە لە ناو گۆڕیشدا خێر و چاکە و سەدەقەت دەستکەوێت، هەمیشە چاکە کار بە و سود بە خەڵک بگەێنە، هەمیشە لە ژیانتدا با کار و پرۆژەی چاکەت هەبێ، شتێک بکە کە بۆت ببێتە سەدەقەیەکی جاریە، هەمیشە هەوڵدا با پۆستی چاکت بێ و شتە چاکەکان بڵاوکەوە لە قورئان و لە وتار و لە هەر شتێکی سود بەخش. کاکە پێت عەی بەشتی چاکە بڵاوکەیەوە، کەسانێک هەن خراپە بڵاو دەکەنەوە شەرم ناکەن. ئەی بەرات و ئەو فەیسبووکت بۆچی داناوە؟ چاکەکاری بڵاوکەوە لە مەلەفەکەتدا دەمێنێتەوە و دڵنیا بە بۆت دەبێتە سەدەقەیەکی جاریە و لە ناو گۆڕیشدا وەختێک کە دەمری خێر و پاداشتت دەست دەکەوێت. قسەیەکی ئاڵتونیش هەیە، وەرە با پێت بڵم لە بیری مەکە. چاکە هەرگیز لە ناو ناچێت، خوای پەروەردگاریش بە هەموو کار و کردەوەکانی ئینسان ئاگادارە. چی دەکەی بیکە لەو دنیاەدا دڵنیا بە ڕۆژێک لێت دەپرسرێتەوە و دەچێ بەردەمی خوای پەروەردگار. ڕۆژان ڕۆژیان لە دوایە دڵنیاش بە گوتراوە چی بچێنی هەر ئەوە دەدرویەوە.